طبعا ئەمڕۆ لە چوارچەوەی ئەو پلان استراتیژیەکە سمارت دەیەتی کە بریتە لە مصلحبوون بۆ دەوروبەری وەکو هەمیشە هەوڵمان ناوە کە ئەو لایەنە بەهێزانەی کە ناو سمارتە هەن و جیاوازیەکان و داهێنانەی کە سمارت دەیەتی بتوانێت لەگەڵ جەنەرێشنی تازە لەگەڵ تازەیە بتوانێت ئاڵوگۆڕی بکات. بۆی ئەمڕۆ خۆشبەختانە بە خێراتنی تیمێکی چلکەسیمان لە خوێندکارانی پەیمانگای فام لە دەوەری ڕانەی خۆشەویست و دەوەری ڕاپەڕین کرد کە لێرە پێکەوە دەمەتەقەیەکمان کرد لەسەر کۆمەڵی بابەتمانە وەکو جیلێکی تازە کە بێت چۆن خۆیان ئامادەکەن لە داهاتووە بۆی بتوانن لە ناو سیستەمەکە جێگیان بێتەوە لە ناو سیستەمی تەندروستیە شوێن پێی خۆیان دابنێن. بۆیە کۆمەڵی بابەتمان پێشکەشکردن و هەروەها چەند بەشێکی گرنگی کە خۆیان داوایان کردبوو لە سمات بناسن پێمان ناسین و خوازیان توانین بێت ماسوودێکیان پێ بگەێنین. ئەمڕۆ وەکو پەیمانگای تەکنیکی پیشەوی فام لە ڕاپەڕین سەردانێکی تاوەری تەندروستی سمارتمان کردووە لە سلێمانی بە مەبەستی گەشتێکی زانستی بۆ سەرجەم خوێندکارانی بەشی پەرستاری. سپاسی تاوەری تەندروستی سمارت دەکەین کە بە شێوازێکی هەم نەزاری هەم پراکتیکی سەرجەم بەشەکانی تاوەرەکەی پێ ئاشناکردین و بە ناوی ڕاگەراتی پەیمانگاوە زۆر سپاسی تاوەری تەندروستی سمارت دەکەم بۆ پێشوازە گەرمی کە لێیان کردین. ژیانی نەخۆشەکەیت وی بێ ستانداردت هەبێ لە جاتی خبرەی کەسی یاخود تەجروبەی ئەو علمی کە پێیەتی. سمارت وەرچەرخانە.